جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان لە هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا لە 3 مانگی تشرینی دووەمی 2020 توانی ڕکابەریەکە لە دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بباتەوە و ببێتە سەرۆکی نوێی ئەمریکا. بایدن با دەنگی زۆرینەی ئەندامانی حیزبەکەی لە کۆنگرەی نیشتیمانی وەک کاندیدی حیزبەکەی دیاریکرا. بەوە ناسراوە کەسێکی دیموکراتی بەهزمونە لە هەفتەکانی سەدی ڕابردووە ئامادەی لە سیاسەتی ئەمریکیدا هەیە. لە سەردەمی باراک ئۆباما لە نێوان ساڵانی 2009 بۆ 2017 جێگری سەرۆکی ئەمریکا بوو. بایدن تەمەنی بەرەو 78 ساڵ دەچێت، بەوەش دەبێتە بەتەمەنترین سەرۆکی ئەمریکا. لایەنگرانی دەڵێن پسپۆڕە لە سیاسەتی دەرەوە و خاوەنی چەندەیەک لە ئەزموونی سیاسیە. جگەلەوەش خاوەن زمانێکی پاراوە و بە ئاسانی دەتوانێت لە خەڵکانی یاسایی تێبگات و لە ژیانی تایبەتیشدا ڕوبەڕووی زۆر ئاستەنگی بۆتەوە. وەک نێارەکانیشی دەڵێن بایدن هەندێک خۆی نامۆی هەیە، لەوانەش هەستێکی نامۆ بۆ ژنان و بە تایبەتیش بوونکردنی قژیان. ساڵی 2020 هەشت ژن ڕانگەیاند کە بایدن گێچەڵی پێکردوون و ماچی کردوون، بەڵام بایدن هەموو تۆمەتەکانی ڕەت کردو و وتی بە هیچ شێوەیەک شتی لەو شێوەیە ڕووی نەداوە. هەرچەندە ئەوەی ڕوویداوە بۆتە ڕابردوو، بەڵام لایەنگرانی هیوادارن بایدن لە داهاتوودا ئەو هەڵسوکەوتانەی کێشەی بۆ دروست دەکەن. باز لەوش دەکەن هۆکاری ئەو ڕەفتارە نامۆیانی بایدن بەرامبەر بە ژنان ئەوەیە کاتێک لە هەفتاکان بۆتە ئەندامی کۆنگرێس هاوسەرەکەی و کشەکەی لە ڕووداوێکی هاتوچۆتە گیانیان لەدەستدا و دوو کوڕەکەشی بریندار بوون، پاشانیش یەکێک لە کوڕەکانی بەهۆی شێرپەنجەوە گیانی لەدەستدا. جیاواز لە قسەی دۆست و نێارەکانی، بایدن نامۆنیە بە بانگشە و هەوڵی بوون بە کاربەدەست و سەرۆک لە ئەمریکا. لە ساڵی 1973 پاش هەوڵێکی زۆر بۆ ئەندامی ئەنجومەنی نوێنەران، لە ساڵی 1970 بۆ یەکەم جار چووە کێبڕکێی بوون بە سەرۆکی ئەمریکا. جۆن کێری وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا سەبارەت بە پەیوەندی بایدن و هاوڵاتیان با گۆڤاری نیویۆرک کری وتووە ئەو باوشیان دەکات و سەرنجیان ڕادەکێشێت. ئەو سیاسێکی نزیکە لە دڵی خەڵکەوە و ئەوەش هەمووی ڕاستەقینەیە و نواندن نییە.